وێ ڕای ئەوەی پێدە لایەنێکی سەرەکی جەنگی دژ بە داعشە لە سووریا و یەکینەکانی پاراستنی گەل یەپەگا پێکاتێکی سەرەکی هێزەکانی سووریای دیموکراتە، بەڵام لە دانوستانەکانی ئاشتی ژنێڤدا بەشداری پێناکرێت و هەریەک لە ئەمریکا و رووسیاش پێداگری دەکەن کە دەبێت نوێنەرانی کورد لە دانوستانەکاندا بەشدار بن. ئەگەرچی هەردوو لایەنی حکوومەت و ئۆپۆزیسیۆن ڕەزامەندیان نیشانداوە بە ئامادەبوونیان لە خولی نوێ دانوستانەکاندا، بەڵام گرێشوێرەی مانەوە یان لابردنی بەشار ئەسەد لە دەسەڵات هەڕەشە لە شکستێنانی دانوستانەکان دەکات بەر لەوەی دەست پێ بکەن. بەر لە دانوستانەکانیش وەلید موعەلیم وەزیری دەرەوەی سووریا جەختی کردەوە قسەکردن لەسەر چارەنووسی ئەسەد یان ئەنجامدانی هەڵبژاردنی سەرۆکایەتی لە دانوستانەکاندا هێڵی سوورن و دەبێت گەلی سووریا بڕیاری لەسەر بدات. وتیشی قۆناغی گواستنەوە واتە گواستنەوە لە حکوومەتێکەوە بۆ حکوومەتێکی تر و لە دەستورەوە بۆ دەستورێکی تر. موعەلیم جەختی کردەوە شاندی دانوستکاری حکوومەت کات بە فیڕۆ نادات و لە 24 کاتژمێر زیاتر لە ژنێڤ نامێنێتەوە، لەوە زیاتر چاوەڕوانی ئامادەبوونی شاندی ئۆپۆزیسیۆن ناکات. هۆشداریشی دایە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن کە ئەگەر بۆ باسکردن لە ئایندەی بەشار ئەسەد بەشداری دانوستانەکان دەکەن، با خۆیان هیلاک نەکەن و بەشداری نەکەن. وەزیری دەرەوەی سووریا وتیشی نە ستیڤان دی میستۆرا و نە هیچ لایەنێکی تر مافی ئەوەیان نییە بە ناوی گەلی سووریاوە باز لە پۆسی سەرۆکایەتی سووریا و هەڵبژارنەکانی وڵاتەکەی بکەن. بەڵام محەممەد عەلووش ئەندامی شاندی ئۆپۆزیسیۆن لە دانوستانەکانی ئاشتی ژنێڤ سێدا جەختی کردەوە قۆناغی گواستنەوە لە سووریا کاتێک دەست پێ دەکات کە بەشار ئەسەد بمرێت یان دەستبەرداری دەسەڵات بێت. المرحلة الانتقالية تبدأ برحيل بشار الأسد أو بموته. تا ئێستاش لەسەر داوای تورکیا پارتیەکێتی دیموکرات پێیەدا ئامادەبوونی لە دانوستانەکاندا ڕەت کراوەتەوە کە تورکیا بە درێژکراوی پەکەکە ناوی دەبات. بەڵام جۆن کیربی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەاند نوێنەرانی کورد بەشێکن لە دانوستانەکانی تایبەت بە قەیرانی سووریا و وڵاتەکەی هەوڵ دەدات پێیەدا بەشداری پێ بکات. لای خۆشیەوە ستیڤان دی میستۆرا نێردەی تایبەتی نەتۆ یەکگرتوەکان بۆ سووریا بەشداری پێکردنی لایەنی کوردی لە دانوستانەکاندا بە پێویست ناوبرد. هاوکات ئەلێکسی بۆردۆڤاچین نوێنەری رووسیا لە دانوستانەکانی ژنێڤ ڕایگەیاند هەڕەشەکانی تورکیا بۆ بەشداری پێنەکردنی لایەنی کوردی لە دانوستانەکاندا جێگەی قبوڵکردن نییە. داواشی کرد کورد لە دانوستانەکاندا بەشدار بن. ئەجێندای کارەکانی دانوستانەکان کە نەتۆ یەکگرتوەکان دیاری کردووە بریتین لە پۆسی سەرۆکایەتی سووریا و دانانی دەستوری نوێ و ئەنجامدانی هەڵبژاردن. داواکاری سەرەکی کوردیش ئەگەر لە دانوستانەکاندا بەشداری پێ بکرێت چەسپاندنی سیستمی فیدراڵی دەبێت لە سووریا بۆ پێی تاکە ڕێگەچارەیە بۆ قەیرانی ئەو وڵاتە. ئەوەش لەلایەن حکوومەت و لایەنەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنەوە ڕەت کراوەتەوە و تورکیاش بە هێڵی سووری ناو دەبات. کاروان شێخ موحسین NRT